ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوتان لێبێ. کەس بیری دامەزراندنی ماوە؟ ئایا حکومەتشی وەڵامێکی پێیە بۆ دەرچۆکانی زانکۆ و پەیمانگەکانی ئەم ساڵ و ساڵانی پێشوو؟ دەرچۆکان تاکەی چاوەڕێ بکەن، تاکەی لە ماڵەوە تەماشای شەهادەکانیان بکەن. دەرچوویەکی زمانی عەرەبی لە دوکانێکی شیرینی شاگردە، دەرچوویەکی کوردی شاگردی دەلاکە، دەرچوویەکی کۆمەڵناسی عەرەبانەیەکی وردەواڵای پێیە، دەرچوویەکی پەیمانگا بەشی ئامار لە سەمونخانەیە کار دەکا. سەدان نمونەی تر. دەپرسین حکومەتی بنکەفراوان چی دەکات؟ ئایا بە قەیرانی دارایی چەند ساڵ و چەند مانگی تر دەتوانێت خەڵک بێدەنگ بکات؟ ئەم هەموو دەرچووی زانکۆیە کە دانەمەزراون چی بکەن؟ هەردا بنیشن یان بیر لە دامەزراندن نەکەنەوە؟ ئەی ئەوانەی ئەم ساڵ زانکۆ پەیمانگاکان تەواو دەکەن، چەند ساڵ چاوەڕێی ڕەحمەتی فۆرمی دامەزراندن بکەن؟ لایەنەکانی معارەزەی دوێنێ کە ئێستا لەسەر کورسی دەسەڵاتن چ وەڵامێکیان بۆ دانەمەزراوەکان پێیە کە لە هەڵمەتی هەڵبژاردندا بەڵێنی گەورەیان پێدان؟ ئەی ئەو دوو حیزبەی کە 24 ساڵە خێر و خۆشی وڵاتیان برایانە بەشکرد بۆ خەمساردانە لەم مەلەفە دەڕوانن، دەرچوویەکی زانکۆوا دەڵێت. پەرلەمانی کوردستان وەڵامی ئەم هەموو دەرچووی زانکۆ و پەیمانگا و ناوەندە پیشەسازی و بازرگانیانە چۆن دەداتەوە؟ حکومەت دەڵێ قەیرانی دارایی هەیە. ئەی دانەمەزراوەکان چی بکەن؟ وەڵامی حکومەت و پەرلەمان بۆ ئەم لەشکرە دانەمەزراوە چی دەبێ؟ ئاماری گشتی هەرێم وا وەڵامی داینەوە کە مەسەلەی دامەزراندن ئێستا لای ئێمە نەماوە و لای وەزارەتی داراییە. وتەبێژی وەزارەتی داراییش بەم شێوەیە وەڵامی داینەوە. جارێ تازەین و ماوەیەشی تر دەتوانین قسە بکەین. مەلەفی دامەزراندن دیالۆژێک لە نێوان فایق مستەفا ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆڕان و هەروەها ئامر سەڵاح چالەکوانی بواری کۆمەڵی مەدەنی و ئێستا وەک چالەکوانی بواری دانەمەزراندن دەیەوێ بیناسێنین و دەمانوێت لە زمانی ئەوانەوە کە دانەمەزراوە باز لە کێشە و معانەتەکانی دانەمەزراندن بکە. سوپاسانەکەین. سەرەتا کاک ئامر ئەم جلو بەرگە چێ لەبەرێ کردووە بەم شێوەیە هاتوویتە بەرنامە؟ لە دوای چەندین ساڵ خوێندن بەرهەمی ئەم دەسەڵاتە بۆ ئێمەوە بوو تەنیا جلێکی وامان لەبەر بکەن. بەڵام ئەم جلەی کە لە ژێرەوە ئەمە جلی کرێکاریە کە خۆم لە دوای ئەو هەموو ساڵی خوێندن خۆم نانی خۆم پیاکەم بە کرێکاری. هەر تۆی نانی خۆت پیاکەی چەند دانەمەزراو هەیە؟ ینی حکومەت بەڵێ تۆ زانکۆ تەواوەکەی پەیمانگا تەواوەکەی، بەڵام حکومەت مکەلەفە بۆی کە تاعینی شەکە لە دنیا شتیوا هەبووە؟ بەڵێ ئەرکی حکوومەتە دەبێت هەر کەسێک هەر تاکێک نەک لەوەی کە دایب مەزرێنێ، بەڵکو دەبێت بیمەیشی بۆ دابین بکە، بیمەی کۆمەڵایەتی بۆ دابین بکە لەوەی کە ئەو تاکە سبەی پێویستی بە کەس نەبێ بۆ ئەوەی موچەیەکی هەبێت پێویستی بە هیچ حەزب و لایەنێک نەبێت. جگە لەوەی لە دامەزراندنە کە 16 ساڵە خوێنێ 18 ساڵە خوێنێ بەوەی ئیشکردن بێ دواکەوتنەوە بێ 18 ساڵە خوێنێ 20 ساڵە خوێنی وایە بەوەی بەدبەختیەوە زیاتر دواکەوێت. پێویستە لەسەر حکوومەت دای بمەزرێنێ کە ئەمە دانامەزرێنیە دەبێت ڕێگەیەک بۆ ئەم گەنجە بدۆزێتەوە لە ڕێگای کەردی تایبەتەوە بێ، لە ڕێگای دابینکردنی بیمەی بێکاریوە بێ. خۆ دەرچووی زانکۆی؟ بەڵێ. خێزانەکەشی دەرچووی زانکۆی؟ بەڵێ. چەند دەرچووی زانکۆ هەیە بەو جلوبەرگەی تۆ کە تۆڵی کرێکاری دەکەین و دنیای ڕسمیشت هێناوە لەو دەرچوانی زانکۆ؟ من کێشەی ئەو دەرچوانە چییە؟ ئەوانەی کە دەرچوون ئێستا دانەمەزراون، ئێستا وەکو تۆ ئێمە بۆیە تۆمانێنە ئەمانەوێت نمونونەکە لە تۆ وەرگین و ئەندام پەرلەمانێکیش ئامادە بوو لە نمونەیەکی حەقیقی وەرگین، کەسێک نەیە زمان حاڵی ئێوە بێ. خۆتان قسە بکەن، ئێوە کێشەتان چییە؟ من سەرەتامێ ئاماژە بەو ڕێژەیە بکەم کە لە گەرمیان هەیە لەبەرەوەی من ئاگداری ئەو ڕێژی دەرچووی دانەمەزراوم کە لە گەرمیان بەس نمونە گەرمیان. بەڵێ بە نمونە تەبان ئەگەر بگەڕێن و سەر ناوچەکانی تری شوێنەکانی تریش ئەوش معاناتی خۆیان هێڵە، بەڵام گەرمیان وەک نمونەیەک وەرەگرین. نزیکەی 4000 دەرچووی دانەمەزراو بەس لە گەرمیانە هەیە کە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەم کابینە سەقەتەیەک لە دوای یەکانەی حکوومەت کە پەیڕەویان کردووە کە دانەمەزراون. ئەمە کێشەی چی دروست کردووە؟ دەرچووە دانەمەزراوەکان کێشەی ئابووری دروست کردووە کە تۆ تاک دانامەزێنی کێشەی داهاتی ئەبێ و ئەم کێشەیە
وای لێکا و گەنجە ناومێت بێت بێکار بێت بی لە شتی تر بکاتەوە کە بەداخەوە شتی ڕەنگە شتی نەخوازراوە بکە. گەنجانێکەکان دانەمەزراون تووشی نەخۆشی دەرونی هاتوون لە ئەنجامی ئەو دانەمەزراندا کە بە حکمیەوەی چەندین جار دانیشتون بیریان لەوە کرێتەوە کە چەند ساڵ خوێندن بەرهەمی چەند ساڵ خوێندن دانامەزرێت تۆ کە ئەتکەنە خانوویەکەوە هەموو دەرگاکانت لێ دائەخەن دەرەنجام یا ئەبێ بیر بکەیتەوە دەرگاکە بشکێنی یان دیوارەکە بڕمێنی بۆ ئەوی دەرچی یان لە چوارچێوەی دیوارەتەوە تێکەچی باشە گەنجانێکەکەن تووشی نەخۆشی دەرونی هاتوون لەوانە نمونەمانەیە لە کەلار و لە هەڵەبجەی کۆن و هەڵەبجەی شەید و هەڵەبجەی من نمونونەکەوەیە حکوومەتێک ئێستا دروست بە حکوومەتێکە نایە حکوومەتی بنکەفراوانە ئەم حکوومەتە لە 5 لایەن پێک دێ سێ لایەنی پێشتر معارەزە بوون و ڕخنیان گرت و ئێستا چوونەتە ناو دەسەڵاتەوە ئەوان دەڵێن ئێمە هاتووینەتە سەر وڵاتێک لە ڕووی گەندەڵی و مەلەفەکانی گەندەڵی و مەلەفی بەهادەردانی سامانە و وێرانە هاتووینەتە سەر قاسەی بەتاڵ هاتووینەتە سەر پڕ دنیای کێشە ئێستا تۆ ڕخنەکان ئاراستەی حکوومەتێک دەکەی کە سێ لایانی معارەزی و تازە هاتوونەتە سەر خوای دەسەڵات یاخود ئەو دوو حیزبەی کە 24 ساڵە حکومڕانی دەکەن کە بریتین لە یەکێتی و پارتی ڕخنەکان هەموو لایەنەکان ئەگرێتەوە هەر لە یەکێتی و پارتی و هەتا ئەم دوایشەکە ئۆپۆزیسیۆن چۆتە ناو دەسەڵاتەوە ڕخنەکان ئەوان ئەگرێتەوە لەوەی کە لە ماوەی ڕابردووە ئەوان دروستکەری ئەو قەیرانە نەبوون و ئێستاش کە ئۆپۆزیسیۆن لە پێش هەڵبژاردنە کۆمەڵێک بەڵێنی داوە و ئێستاش کە هاتووتە دەسەڵات و قەیرانەکەیش بەردەوامە ئەمە پاساو نییە بۆ ئەوەی کە بڵێ من لە ماوەیەکی کەمە هاتوومەسە سەر دەسەڵات وەکو ئەو حکوومەتەی پێشوو یەکێتی و پارتی کە ئەڵێ دوای چەندین ساڵەڵێ حکوومەتێکی ساوایە ئەمانش دوای چەندین مان کە پلانێکیان نەبێ بۆ خەڵک ڕوونی کاتە لە دوای ئەمە مەبەڕێکی لاوازە کە ئۆپۆزیسیۆن دەڵێ ئێمە هاتووینەتە سەر قاسەی بەتاڵ و سەر مەلەفی گەندەڵی و سەر بە هەدەردانی سامانی 24 ساڵ لەمەوە پێش ئەمە مبەڕێک نییە بۆی ئۆپۆزیسیۆنی پێشوو کە لە دەسەڵاتی ئێستای خۆی بواتە پێشووە ئەمە ئەوە نییە کە قەنەعەت بە خەڵک بکە بەڵکو خەڵک ئیشی ئەوێ کاری ئەوێ خەڵک بووە لایەنێکی کەی هەڵبژاردەوە ئیشی بۆ بکە تۆ بووی لاوەی وەک گەنجێ لەم حکوومەتە نەکار من زۆریش ناومێت بە لەم دەسەڵاتە بە هەموو لایەنەکانەوە بە هەموو بەشینەوە بە سەوزەوە بە زەردەوە بە قاوەیەوە بە هەموو لایەنەکانەوە کە هەمیشە دروستکەری قەیران لە دوای قەیران بوون باش گەنجێک ڕەنگە لە هەڵمەتی هەڵبژاردننا دنیای وعدی گەورەی پێدرابێ ئێمە نمونونەکەمان لە زمانی خۆیانە وەرگری ویسمان بۆ ئەم بەرنمەیە گەنجێک بێ کە دانەمەزراوە بۆ چالەکوانێکی دیاری بواری مەسەی دانەمەزراندن بەجلێکەوە هاتووەڵە بە جلەکەی سەرەوەم حکومت بەزەوەی پێبەخشیوم زانکۆکان من کرێکاری دەکەم و دنیای ڕسمیشی یەناوە تۆ دنیای ئاماریشی پێ باش چیان پێ دەڵێن مەسەر لەسەر لەگەڵ معاناتەکەی کاکە ئامردام و ئێمە هەر ئەوە نەبێ ئێستا هەستمان بۆ معاناتە کردبێ ئێمە چەند ساڵە لەگەڵ سیستمێک دەست و پەنجە نەرم دەکەین کە بۆ خۆمەتی داژین و سیستمێک لێوان لێو لە نەعەدالەتی و نادات پەروەری بووە من نەبێ ئەوە ئیزافە بکەم ئەوەی دانەمەزراوە بەلایەک و ئەوەشی دامەزراوە دامەزراندنێکی زۆر سەقەت بووە دامەزرانێک کە بە هیچ جۆرێک دادپەروەری تێدا پەیڕەو نەکراوە دامەزراندنێک بەوەی کە بە جۆرێک بووە لە مقابلی ئینتیمادا دایان مەزراند و موچیان بۆ دابین کردووە ئەمە لە کاتێکدا بۆ هەر هاوڵاتیەک لە هەر شوێنێک بێ داهاتی ئەو وڵاتی هەموو هاوڵاتیانە و مافێکی سەرەتایی خۆیانە کە بژێویان بۆ دابین بکرێت کە لە ڕێی دامەزراندنەوە و موچەواتە دابینکردنی بژێوی باش ئەم دابینکردنی بژێوە کە لە ڕێی موچەوە کراوە لە چەند ساڵی ڕابردوودا بە جۆرێک بووە کە قوتی خەڵک لەلایەن دەسەڵاتەوە بە بارمتە گیراوە و بە نرخی وەرگرتنی ئینتیما لە هەر تاچێک کە زۆربەی وابووە هاتوون بەشێک لەم مافەی خۆیان پێداوەتەوە واتە دووشتیان کردەوە یەکەم لە معارەزەکەی جاران و کە ئێستا لە ناو دەسەڵاتان ئەوە قسەی گەنجێکە کە دانەمەزراوە چالاکوانێکە کە دانەمەزراوە ئەو ناڵێ بەرپرسیاتی بەریەکێتی و پارتی ناکەوێت بەڵێ کاک فایق مافی خۆیەتی باش بەڵام یەک پرسیار هەمویان بەرپرسیارن لەم قەیران بڵێ هەمویان بەرپرسیارن بەڵام ئەوڵێ بەرپرسیارەتەکە ئێمە نین ئەوە 24 ساڵی پێشووتر بووە بەڵێ ئێمە بەرپرسیاری بەڵام 24 ساڵی پێشووتر هەدەردانی سامان هەبووە خۆیسە لە دەسەڵاتن باشە ئێمێستا لە دەسەڵاتین بەڵام بەقەت ئەو ماوەی کە ئێمە لە دەسەڵاتین داوای ئیشمان لێ بکەن و داوامە لێ بکە ڕوونکەنەوە بزانین چیمان کردو دەمانەوێت چی بکەین ئەمە یەک دووەم ئەو هەلومەرجە لەبەر چاو بگیرێ ئێمە لە 6 کابینەکە پێکاتوە کە کابینەکە پێکاتەوە تا بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن چوونە دەسەڵاتەوە
ئەو کاتە کە ئێمە چوینە دەسەڵاتەوە خۆی 2 مانگ تەخیر بوو موچە وەرگرتن ئێستاشە 2 مانگ تەخیرە کەواتەوە خۆیەوە ماوەتەوە و ئەوەی کە لەبەر چاومانە ئێمە ئێوە لە کاتێکا چوونە ناو دەسەڵاتەوە کە لە قەیران هەبوو بەڵێ لە قەیرانە بووە باش ئەمە پاساوێکی ئەوە جووی لێگرن ئەو پاساو نییە بۆ ئەوەی کە ئەو حکوومەتە لە قەیران هەیە کە تو ئەزانیم قەیرانە هەیە کە پێشوەخت ئەگەر ئەزانیم قەیران هەیە و بە تۆ چارەسەر ناکرێت چۆن بەژاریم حکوومەتاکەی ئەو پەڕی مەسئولێت ئەو پەڕی مەسئولێت پیشاندانە لە خۆمان ئێمە لە کاتێکدا کە هەستمان کردووە قەیرانێکەیە و قەیرانەکە قورسە سندوقێکە بە بەتاڵی ماوەتەوە بە نەچوونە ناو دەسەڵاتی ئێمە سندوقە پڕ نەدەبوو بەڵام کاتێک کە ئێمە دەچینە دەسەڵاتەوە کۆمەڵە هەنگاومان ناوە لانی کەم کە لە ئێستادا بودجەیەک نییە چونکە ئەمەژە بەوە بدەم مەسەلەی دامەزراندن لە بودجەی ساڵانەدا لە بەرگەی تایبەتی خۆیدا جێگیر دەکرێت و بودجەی وەدابین دەکرێت ئێمە خۆمان دەزانین 2 ساڵە بودجە لە حکوومەتی فیدراڵیەوە نەهات و هیچ بودجەیەک نێت تا لە یاسای بودجەدا جێگیر ئەگەر هاوکاری قەیرانە بەس خەڵکی هەژاری کردوەوە تەنیا خەڵکی هەژار لێرە تیاچووەگینا بەرپرس خۆی ئەندام پەرلەمانێکە ئەم قەیرانە تاسیلی لە خۆت کردووە من دێم قسە لەسەرەوە دەکەم و زۆر بەوازەی قسە لەسەرەوە دەکەم با بێنە سەرەوەی کە ئێمە سندوقی بەتاڵمان هەڵبژاردو ئێمە سندوقی بەتاڵمان هەڵبژاردوو بۆ ئەوەی ئەو هۆکارانەی کە لە ڕابردوودا بۆتەوەی ئەوەی کە ئەم سندوقە بەتاڵ بێ ئێمە بتوانین هەنگاوی عملی بنین نەیەڵین ئەم سندوقە لەوە زیاتر لە داهاتوودا بە بەتاڵی بمێنێتەوە و هەنگاو بنین لەوەی کە لە ساڵانی ڕابردوودا کۆمەڵە کار کراوە کە زیادە ڕەوی زۆر کراوە ئەو هەنگاوانە بنین بنمونە ڕوخاندنی دیوارەکان بەسەر بن دیوارەکان داواتە کەشفکردنیان موچە و دوو موچە کە ئەمانە هەمووی داهاتێککردنەوە گەڕانەوە بۆ سەر وەزیفەکان من تێبینێکم لەسەرەوە بەس ئەو موچەی بن دیوارەکان کە دواتر ئاشکرا گەڕانەوە سەر وەزیفەکان بێوەژن هەیە کە موچەی بێوەژنانەی وەرگرتووە باش دواتر شووی کردێتەوە ساڵێک کاروباری کۆمەڵایەتی ئاگدار نەکردوەوە لەوەی کە دووبارە ژیانی هاوسەری پێکێنەوە کە پێیان زانیوە هەموو موچەکەیان لێ سندوتوە باشە خێرە چەند ساڵێک موچەی بندیوار کە ئەوە خۆیان ناویان لێناوە کەسانێک دامەزراون کە بەس ئەو کاتە زانیویانە چ وەزیفەیەکیانەیە کە تەنیا موچەکەیان وەرگرتووە دواتر دێن هەر ئەم کەسانە ئەخرۆ ناو دەسەڵات ئەخرە ناو فەرمانگە وەڵامی یەکەمی اینجا دەتوانین خاڵەکانیت بەڵام با وەڵامی یەکەم تێپەڕ نەبێ بەسەرتا ئەوە پێم وایە لە بەدەیان هەزار بندیوار کە کەشفی دەکەی کە ئەوەی کە ڕازی بێتەوە سەر ئیشەکەی خۆی و ئەوەی ڕازی نیێواز لە ئیشەکەی بێنێ پێم وا بێت تاک و تەراوت بە پێ ڕێنماییەکان ئەو ڕێنمایانەی کە لە حکوومەتەوە دەردەچێت کۆمەڵە حاڵەتی لەو بابەتی لێ دروست دەبێت زۆر ئاسایی حاڵەتە بەڵام گرێک ئێمە مەوزوع ئەساسەکە یارمەتی بووی ئەگەر یارمەتی شڵێ دەیان ئەو کەسانی کە لە بندیوارەکان دامەزان ئەمانە حەقی ئامیان خواردووە ئێمە نامانە بینە هۆی نان بڕینی خاڵەکەەوە دەبێتە هۆی نان بڕین کە توارچی بندیوار هەیە بێ جارێ موچەکەی ببڕی ئەمە یەک دووەم منەوێ خاڵەکانم تەواو بکەم هەرخۆیان بێنانەوە تێهێن بێنانن بەڵێ بەدڵنیاییەوە بەڵامەیان خواردووە پێشتر ئێستاش کردێن جێمە بەڵام دوجار ئەویش هاوڵاتیەکە بە هەر جۆرە ئیسیغلال کرابێ کە ئێستا موچەکەی دەبڕی دەکاتە نان بڕین منەوێ خاڵەکان تەواو بکەم کارکردن لەسەر نەهێشتنی دوو موچە ناوی وەهمی پاکردنەوەی لیستی خانەنشینی بە تایبەتی لیستی خانەنشینی لە سەربازیەکان لە جەنەراڵە بێ ئەستێرەکان لەگەڵ پێشمەرگەی ڕاستەقینە باش هەموو ئەمانە داهات دەجێڕێتەوە پاکردنەوەی لیستی پلە تایبەتەکان لەوانەی کە ئەو وەزیفەیان نەبینیوە و بە پلەی تایبەت خانەنشین کراون ئێمە ئێستا ئەوەی کە لەبەر دەستماندایە لەبەر ئەوەی حکوومەت لە قەیرانێکدایە قاسەیەکی بەتاڵ هەیە بەڵام نەوەستاوین هاتوین لەولاوە کۆمەڵێک مەساریفی زیادە هەیە ئەو هەنگاوانە وەزارەتی دارایی ناوێتی و کۆمەڵەکە مەساریفە زیادانە و کە بێتی لەسەر قاسەی بەتاڵاتون بەڵام دەتانێت ئەو قاسەیە پڕکەنەوە بە کۆتاییەنان بەو مەلەفە زۆرانەی کە ناوی مەلەفی گەندەڵیە یەکێکی و بارتی لێ بەرپرسن ئەوەی کە هەیە بەڵێ لە ساڵانی ڕابردوودا ئێمە قەیرانێکی دارەی ئێستا ئێمە تێکەوتوین ئەگەر کۆمەڵێک هۆکار هەیە ئیلار بێ بگەڕێنەوە بە ڕابردوو قاسە بەتاڵەتان وەرگێر ئەو قاسە بەتاڵە ئەو پەڕی مەسئولە لەخوا نیشاندان بوو بۆ ئەوەی ئێمە لە کاتێکە کە قەیرانی لەو بابەتە هەیە ئێمە بچین بەشدار بین لە هەنگاونان بۆ چارەسەرکردن بەڵام خەڵک تاکەی چاوەڕێ بکە بۆی کە ئەو قاسەیە پڕ بێتەوە من پرسیارەکەی من ئەوەیە تۆ وەکو گەنجێک کە دانەمەزراوی بۆ ڕەخنەکانە ئێستا لەلایەنەکانی معارەزەی کە چوونەتە دەسەڵاتەوە ئەوان چوونەتە سەر قاسەی بەتاڵ
ئەوان دنیای مەلەفی گەندەڵیان کەشف کردووە هەموو بندیوارەکان هەموو ئەو ناوە وەهمیانە جەنەراڵی بێ ئەستێرە خەڵکانێکی زۆریان کەشف کردووە لە ئێستادا تۆ بۆ ئەتەوێ پرسیارەکەی منەوەیە هەموو شتەکان بەسەری ئەوان نابشکێنیتەوە هەموو شتەکان بەسەری ئەوانە ناشکێت یەکێتی و پارتی ئەو قەیرانیان دروست کردو بەڵام ئەمان پێش هەڵبژاردنەکان ئەو وعدانیان بە خەڵک داوە ئێستا کاتی ئەوەیە ئیش لەسەر وعدانە بکەن بەڵام قاسە بەتاڵە ئێستا بودجەمان براوە شەڕی داعشێ یعنی ئەمە بۆیە لەم کاتەیە ناکرێ وعدانە جێبەجێکرێ و شەش مانیشە ئەمان چوونەتە ناو دەسەڵاتەوە و فعلی ناو دەسەڵات ئەبێ پلانێکیانە بێ بۆ چارەسەرکردن بەڵێ وایە ئەگەر ناکرێ قەرز بکە باش جگە لەوەی کە ئەگەر قەرزت پێ ناکرێ و پێشتریش لەسەر کردی تایبەت نەکردووە دەسەڵاتی ڕابردوو ئیش لەسەر کردی تایبەت نەکردووە ئەمان بێن پلانێکیانە بێ پەرە بە کردی تایبەت بدەن پێ دوایەمان پلانیان هەبووە بۆ ئێوە من هەتای سەیچم نەبین و بۆ خۆم بەش بە حاڵی خۆم کە گەنجێکی دانەمەزراوم و زۆرێک لەو گەنجە دانەمەزراوانشی کە دەرچوە ئەو گەنجە دانەمەزراوانە ئێستا چۆن دەژین لە وەزعێکی زۆر ناخۆشەژین گەنجی وە بەداخەوە کچی وایە لە کەلارە بۆی کە دانەمەزراوە بەردەوام بی لە دامەزران وێسە یەک چوو لە ناو ماڵێکە لە ژوورێک هاتوون دیان کردووە شوی تاوا کردووە گەنجە زانکۆی گەرمیانی تەواو کردووە باش ئەوە کچە بە حکمیەوەی کچە ڕێگە نادرێ بڕوا دەشتۆ لە ماڵە سجن کراوە بەڵام کوڕیشەیە بە هەمان شێوە باری دەرونی تێکچوو لە بەردەم خۆی دەشی داواتە بەرەو ڕێیەک ئەو ڕسمانە چییە ئەمە ڕسمی منە لە کاتی ئیشکردنە ئەگە پیشانی ئەو کامێرایی بێ ئەو کامێرایی بەرام ئەمە بەڵێ ئەمە من دوای ئەوەی کە داوت کرام بانگێش کراین بۆ ئاهەنگی تەخەڕوجمان باش پێم باش بوو پێشەوەی بڕۆم ئەو تەخەڕوجەکە هەر خەفەتێک و بۆ ئێمە بۆ جلانەوە بڕۆمە کرێکاری ئەمەش گەنجێکی تری دانەمەزراوە دەرەجەی حرارە 50 بووە بە گەرمای هاوین ئەو ڕسمە سەیری بکە سەری ئەوێ بەڵێ دەرەجەی حرارە 50 بووە لەو گەرمای هاوینە ئیشی زوگامەکە بە پەرەمێزێک خەریکی قیرتاوانەوە بۆ بەژێوی ژیان وێنەمان زۆر لایە وێنەکان پیشان بە ئەمە شەرخۆ من بە هەمان شێوە لە پرۆژەیەکە باش ئەوەی خۆدەوە خۆباندی ئەو خۆش بەجلێکەوە هاتووی ئەمە کێیە ئەمە خۆپشاندانی 2005 باش کە من بەشدار بوومە لەو خۆپشاندانە خۆپشاندان دابینکردنی کارەبا ئاو سوتەمەنی سەرتایەتی مافی خەڵکە دەبێت بە یەکسانی دابش بکرێ 2005 داواکاریانە هەبووە ئێستا شەمان داواکاری هەیە کەواتە معارەزە چی کرد لە ناو دەسەڵاتە ئەوە بێ خۆیان جوابیان بنەوە چیتان کرد بۆ خەڵک سیارێکی ئاراسە کردی بەڵێ بەڕێز وەکو ئەندام پەرلەمانێک ئامادە بووی بەرامبەر گەنجێکی دانەمەزرا و وەڵامی پرسیارەکەشی بەرەوە بەڵێ زۆر ڕاست ئێمە زۆر ئاساییە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان کاتێک چوینە ئەوێ بە 24 کورسیەوە بەشداری کابینەکەمان کردووە و هەموو ئەو بەرنامانە و هەموو ئەو بەڵێنانش کە بە خەڵکمان داوە سوورین لەسەر ئەوەی وەکە هەنگاوی بۆ بنین پلان چییە؟ پلان ئەوەیە کە ئێمە کەتی تایبەت چالاک بکەین نەک ئەوەی خەڵک مەسەلەن پێویستی بە دامەزراندن نەبێ بەڵکو بە جۆرێک بێکە خەڵک ئەگە زۆر حکوومەت پێویستی بەوە بێ خەڵک بێنێتە کەرتی گشتیەوە ئەمە یەک دووەم بژانەوەی ژێرخانی ئابووری و ئەمانە هەمووی پلانێک تو ئاگەل معاناتەکانیان بوو بەڵێ کچێک تێگەچێ لە بەرەوەی دانەمەزراوە معاناتێ ینی کە قسە ئەکا یعنی نازانی ینی خەڵک خۆگەر جوێی لێ بگرێ ئەو ڕسمانە ببینێ یعنی گەنجە بۆچی گوناحی چییە بە چ معاناتێک کولیە تەواوەکە یعنی تۆ دانیشی پێی بڵێ وەڵای ئێمە پلانمان هەیە پرۆژەمان هەیە ئەوەی ناوێ ئەو من ئەمێ لێرە یەک پرسیار بکەم وەزیری دارایی ئاگای لە مەرزەکانە داهاتی مەرزەکانە لێرە یەک داهاتی مەرزی پەرێوسخان داهاتی یەک ڕۆژ ئەخەمە بەردەست مەرزی پەرێوسخان پێش قەیرانەکە 1 ملیار دینار ڕۆژانە 1 ملیار دینار داهاتی هەبووە بەڵام دوای قەیرانەکە بۆتە 150 بۆ 200 میلیۆن دینار وەزیری دارایی ئاگای لەمە هەیە داهاتی گومرک بۆ کوێ ڕۆ ئەگەر دەسەڵاتی ئەو ئەگەر ئاگای لێبێ ئاگای لێن بە چ ئەگۆڕێ لە بەسەکە لە پرسە لە هیدەکە چییە یعنی ئەگەر ئاگای لێبێ ئەگەر ئاگای لێبێ ئەم داهاتە ئەتوانێت زۆر کێشەی پێشارە سەرکە بەڵام موچەنیە ئێستا موچەی خەڵکەیە کە دامەزراوە 15 ساڵ 20 ساڵ 30 ساڵە لە خزمەتە لە دایرە لە کورسی مێزا دانیشت لە پشتی مێزەوە دانیشتەوە معاش 3 مانەوەری نەگرتووە کێشەکە بەستۆری کە دانەمەزراوی
با من وەڵامی ئەو پرسیارە بەمە دوایەوە دەست پێ بکەینەوە. با من وەڵامی ئەو پرسیارە با تۆ ئێستا سەر ئەوە تۆ وەڵامی بەرەوە. ئەین کێشەکە بەس تۆنی کە دانەمەزراوی، کێشەکە ئەوە موگەنجە نییە کە نزیکەی چەند هەزار کەس کە خۆی لە چل باشە کە دانەمەزراوە، یعنی ئەو پلانی هەیە بەڵام مشکلەی هەیە کە مشکلەی ئەوانەی کە موچیان هەیە تا ئێستا موچیان وەرنەگرێتەوە بڵێن دەبێت بیر لەوە بکاتەوە بە چ ڕێگایەکە و داهاتە پێیاکە خۆ ناکرێ و هەموو خەڵکە باجی ئەوە بدە. بۆ چەند ساڵی تر و خەڵکەتی ئەپەڕێنی بەم شێوەیە. باشە تۆ لە شتی وایە ساڵی لە ئەوانەی کە ئەڵێن موچەنیە خەڵکی وایە لە کرێخان باشە گەنجێگەڵێ با زانکۆکان داخن پەیمانگەکان داخن بیان بە کرێ و کرێکەی بن بەوانەی کە دەرچوون و دەرچووی زانکۆکان و دانەمەزراون. ئەڵێ ئیتر بۆچی ئەوم خەڵکە بەم شێوەیە زانکۆ تەواوکەن و دانەمەزرێن. منیش ئەڵێم ئەگەر پێویست ناکە با دایخن بە تایبەتە و بەشانەی کە وەرناگیرێن لەوانە بەشە ئەدەبیەکان لەبری ئەو بەشانە بێن بەشی پیشەیی بکەنەوە. ناوچەی گەرمیان کە من بۆیە باسی من ناوچەی گەرمیانەکەم بە داوای لێبوردنەوە لە شارەکانی تر ناوچەی گەرمیان ناوچەیەکە کە ڕەنگە 165 نەوتی هەرێمی هەموو چەند ساڵە خەڵک دانەمەزراوە. ئەوەی کە 4000 پێشووتر خەڵک دامەزراوە بەڵام ئەو خەڵکە دامەزراوە لە ڕێگای حەزبیوە دامەزراوە ئەگەر تاکوتەرا دامەزرا بێت ڕەنگە بەڕەحمەتیەوە کەوتووە بەڵام من لامە لە 2010 خەریکی مبەڕیرە بۆ ئێوە بێدەنکە دەبێت پڕی کاتەوە بە هەر ڕێگەیەک بێ مبەڕیرە بۆ ئێوە بێدەن بەرامبەری ئاخر ئەمە قاسەی بەتاڵە خەڵک لەسەر زگی بەتاڵ ناژی خەڵک پێویستی بە مادەی بۆی بژی. ئەم جملەی گۆڕانەیڵێ ئەم جملەی معارەزەی دەیڵێ بەموو لایەنەکان کە پێشتر معارەزە بوون ێستا هاتوون ئەوەی شێتی پارتی ئێمە هاتوونێتە سەر قاسەی بەتاڵ بۆی کاکفای وەڵام بداتەوە مبەڕیرە ئێوە بێدەنگەکە نابێدەنگمان ناکە وەڵام بدەێ جارە بێ لە پرسیارەکە ئەوەی وەزیری دارایەوە تا چەند ئاگاداری داهاتی ناوخۆی بە ئەوە لەگە داهاتە زۆرە هەیە ئەگەر وەزیری دارایی ئاگایلێتی بۆ موچەی پێدابین ناکەەوە بۆ خەڵکی تریش پێدا نامەزرێنە 30 میلیارد دینار لە ڕۆژێکدا باشە لە مانجێکدا چەندەکە 30 میلیارد دینار بۆ یەک ڕۆژ 1 میلیارد دینار لە یەک ڕۆژە ئەمە بەس یەک مەرزی بچوو باش بۆ مانجێک 30 میلیاردەکە ئێمە موچە 850 میلیارە بەڵێ وەزیری دارایی ئەگەر لەو داهاتانی ناوخۆ هەیەەوە بەهۆی قەیرانی ئەمنی ئەم دوایانەوە بەهۆی شەڕی داعشەوە داهاتی ئەو مەرزانەش هەمووی دابەزێ بەڵەکەمی کردووە پێشترەوترا داهاتی ناوخۆ بەشی هەرێمی کورسانەکە کێوت ئەمە بانگەشەی ئۆپۆزیسیۆن و بانگەشەی ئۆپۆزیسیۆن پێم وایە وەکو خۆی وەرن نەگرت بێ ئەوە بەڵێ بەنەوت و بە داهاتی ناوخۆ موچە دابین دەکرا و ئێستاش وایە لە سەرەتای ساڵی 2014 یەک دینار بودجە لە حکوومەتی فیدراڵیەوە نەهاتوە یەک دوو موچە لەوە دابینکراوە لە داهاتی ناوخۆ دابینکراوە لەگەڵ دەچوی زانکۆ پەیمانگاکانن و ئێستا خەڵکانێکی زۆر دەخوێنن لە زانکۆ پەیمانگەکان کاک فایقەندان پەرلەمانی پرسیارێکی دیوتی تەنها شمولی خەڵکی فەقیر دەکات وەکو پەرلەمانتاران و وەزیرەکان و ئەوانە هیچی خۆ گۆڕانکاری بەسەر ژیانتانە ناتوە ڕەنگە باشتر بوو بێ ئەوە پرسیارەکە بن نمونە تۆ وەرناگرن بەڵام چی بکەن ئەوان پیان بڵێ ئەوە بکەن یعنی واز لە خوێندن بێنن بڕۆن عەرەبانە یعنی من نمونەکانە بۆ ئیجرایەوە دەرچوێکی زمانی عەرەبی لە دوکانێکی شیرین شاگردە ئەمە نمونەکان کە بۆمان دەرچوێکی کوردی شاگردی دەلاکە دەرچوێکی کۆمەڵاتی عەرەبانێکی وردەواڵی پێ ڕسمی دنیای بۆ هێنایەوە گەنجەکان کرێکاریەکەن پیان بڵێ چی بکەن خۆیان بکوژن چارەسەرێک بەڵام لە 2005ەوە هاتوون ینی ئەلم شەژمانگەیە ینی بیان چارەسەرێکی بنەڕەتی لە بابەتە بکرێ من پێم وایە لە 23 ساڵی ڕابردوودا کە ئەم قەیرانانە بە قەیرانی بژێوی بۆ خەڵک دابینکردنی موچە سیستمی دامەزراندن بە 23 ساڵم قەیران ئاوا قوڵ بۆتەوە پێم وانێ بە 6 مانگ و بە ساڵێک یا بە 2 ساڵی سارێ بە بەردەوامی پێش شاوی خەڵک بۆ ئەوەی دەنگدەرەکانتان نیگەران نەبنەوە بە بەردەوامی ڕوونیکەنەوە بۆ خەڵک ئەم حاڵەتانە هەیە ئەم قسانەی تۆ ئاوێک نییە ئەچێتە ئاشی هەردوو حیزبەکەیتەوە مبەڕین نییە بۆ ئەم دوو حیزبەی ترێنیتەوە یعنی ئەمان پێنجمان هاتوونەتە سەر حکومەت و دەسەڵات ئەوە 23 ساڵەکەی پێشووتر بووە کە هەموو گەندەڵیەکیان کردووە یعنی لە قسەکانی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان دەرئەنجامی سەقەتی دەسەڵاتی یەکێتی و پارتیە زۆر باشە دەچینە لای وچانێکی کورد و دێینەوە بۆلاتە دووبارە سڵاو کاک عامر دروستبوونی معارەزە دروستبوو نیشانەی سەقەتی ئەم دوو دەسەڵاتە بوو یاخود یەکێتی پارتی وەکو لە قسەکانی تۆ دەرکەوت ئێ بۆ لێ ناگەڕێی هاتوون ئەم قاسەیە پڕکەنەوە تۆ چی دەوێت لە حکوومەت بێدەنگی دیکتاتۆرە خوڵقێنێ باش
ئەگەر ئۆپۆزیسیۆن کە دوێنێ ئۆپۆزیسیۆن ئەمڕۆ لە دەسەڵاتە ئەگەر دەنگدەرەکانی و ئەگەر ئەو خەڵکە بێلایەنەش بێدەنگ بن لەم 6 مانگە دەکرێت بۆ 6 ساڵ تریش بێدەنگ بن بۆیە لە یەکەمین هەنگاوە پێویستە خەڵک بیان خاتە ژێر چاودێر و بیانەتە بەر ڕەخنەوە لەوەی کە لە هەر هەنگاوێکینەن پێی بڵێن ئەم هەنگاوی نات هەڵەیە بۆ نمونە ئەوەی کە موچەی بندیوارەکانی ئاشکرا کردووە بەڵام لە هەمان حاڵەتە نهاتوە سزای بدا دەبێت خەڵک ئەمەی ڕوبەڕوو کاتوە بۆ سزا نەدراوە بۆ ئافرەتێک ساڵێک زەواژی کردو ئاگدای نەکردو فلس بە فلسیان لێ سندووە بۆ ئەو حەقی گشتی خواردووە نەک سزا نەدراوە گەڕاوەتەوە سەری شەکەی لە کاتێکە فەرمانبەری وە ئەیە بە فەرمانبەری پێشکەوتوو بڵێن دامەزراوە کە ئینێرنە کە گەڕانێنەوە دایرەکە نازانێت چی ئیشێک بکە فەرمانبەری وایە لە دایرەکە یعنی حایر ماون لەگەڵی چی بکەن بەس ئیشی ئەوەیە پەیژەی پێگوێزنەوە بۆم لاو بۆ ئەولا کەواتە ئەم ئیشە ئەوان کرد ئەمە چی باش بوو ئەمە کەسی شیاو لە شوێنی شیاو ئەمە ڕێک پێچەوانێ ئەوەیە کەسی شێوان کردیانی شیشی باش بوو لەگەڵەوەی بە سزای لەگەڵ وایە ئاشکراکردنی بەڕادەیەک باش بوو بۆ خەڵک باشە ئێوە ئەمەلتان بە هیچ نەماوە لە دانەمەزراندن ینی چەند فۆرمە پڕ کردوێتەوە خۆت من تا ئێستا دووجار سیڤیشم تەقدیم کردو بۆ چەند لایەک بەڵام هیچ استفادەی نەبوو نمونونەکان زۆرن کە فۆریان پڕ کردوێتەوە بۆ فۆرمانە خەڵک تاین کراوە لە پێشترا یاخود بە واستە واستەگاری بووە ئەیە تاین کراوە هەیە بە واستەش بووە زۆریشە بۆ بەواستە بە ئێستاش بەڵام ئەومان بیر نەچێت خەریجی 2010 هەیە دانەمەزراوە بەڵام خەریجی 2013 دامەزراوە بۆی پەیڕەوکردنی سیستەمی خاڵبەندی ئەی بە واستە واستەکاری بە واستە و باستەکاری و لە پشتی پەردەوە کاکەکان ئەویشیان کردووە خەڵکی ژێر ئێستا دامەزرێ چێ ئەو کاکانە ناوی کاکەکان بڵێ چەند لە بەرنامەیەکە ناتوانین ناوی ئەوانە بڵێ و تەشیریان پێ بکەی من هاوکاریشی بکەم من هاوکاریەکەم دەوەیە بەڵێ لە ساڵی 2013دا 15200 کەس دامەزراون لە دەرەوەی یاسا و ڕێسا و نظامی چێبەرچێ ساڵی 2000 بە ئیمزای بایستاڵەبانی وەزیری دارایی ئەو کاتە ئەو 500,000 کەسە بەڵێ 15200 کەس دۆکومنتیش ترتان پیشانەدەم من ئەگەر پیشانی شاشەکەی بێ ئەمەش بەڵگەیەکی تر ئەمەش 5 کەسەکەی گەرمیان بەسەر حسابی بەڵگە ڕوونی بکەمەوە کاتە پیشانی وێدن ئەمە نووسراوێکە لە 26/6/2012 فەرمانێکی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتە بەڕێز عیماد ئەحمەدە باش لە بڕیارماندا خاڵی یەکەم بە گەڕانەوە و دامەزراندنی ئەو بەڕێزانەی ناوێت لە دوو لیستی هاوپێزدا هاتووە بەهۆی کێشەی شەڕی ناوخۆ لەسەر کارەکانیان دەرکراون بۆ سەر کاری پێشووی خۆیان لەسەر میلاکی ئەو شوێنانەی بەرامبەریان دیاری کراوە بە ناونیشان و موچەی شایستە بە پێی سیستمی نوێی موچە لە ڕێکەوتی دەست بەکاربوونیاندا و هەژمارکردنی ماوەی دابڕانیان بە خزمەت بۆ پلە و سەرموچە و خانەنشینی باش لیستی یەکەم دەست پێ دەکات بە بەڕێز ناوەکەی ناڵێم لێرەدا و کۆتایی دێت بە بەڕێزەوە 85 ناو لیستی دووەم دەست پێ دەکات بە بەڕێز و کۆتایی دێت بە بەڕێز کە 65 ناوە ئەویشیان ئەگەر ئەو بەڕێزانەی ناویان لە بەرگەی یەک داهاتەوە بۆیان هەیە مامەڵی خاننشین ئەنجام بدرێت ئەمە بەهۆی شەڕی ناوخۆ فەسڵ کراون و گەڕاندویانەوە تا ئێستا ئاسایی ئەمە 150 کەسە بەڵام لە لیستەکەدا شتی عەجیبی تایە وەکو طبعا حەق لێ کراوە لەم سەر ناوی سیانی لێرە بەرواری دامەزراندن لێرەش بەرواری فەسڵکردن باش یەکێتی و پارتی ئەگەر لە بەهۆی شەڕی ناوخۆوە قوتی خەڵ لایەنگرانی یەکتریان بڕی بێ لە 94ەوە بۆ تا با 2000 حساب بکە باشە لەو حەقلەدا بەرواری فەسڵکردن یەکیان بە نمونە وەردەگرن دامەزرانەکەی لێ چواردەی چواری 79 بووە فەسڵکردنەکەی لە یەکی 5/85 بووە کەواتە بەپی ئەم نووسراوە لە ساڵی 85 یەکێتی و پارتی خەڵکی یەکتریان فەسڵ کردووەوە لە حکومەتدا بوون حکومەت بوون ئەو کاتە 1985 نمونەیەکی تریان نمونەیەکی تریان لە یەکی دەی 2003 بەرواری دامەزرانەکەیەتی بەرواری فەسڵەکەی 2/8/2008 کەواتە لە 2008 شەڕی ناوخۆ بوو خەڵکی یەکتریان فەسڵ کردووە ئەمە هەموو دلیلی ئەوەیە کە لە دەرەوەی یاسا و ڕێساکان و بە شێوەیەکی زۆر نائادلانە و بەوەی کە بەگزادەکانی حیزبیان پێش خەڵکی ئاسایی خستووە غەدرێکی زۆریان لە کاک عامرەکان کردووە کە پێم وایە ئەگەر لە ساڵانی ڕابردوودا بە شێوەیەکی سیستماتیک
و بە پێوەرێکی دادپەروەرانە کار لەسەر دامەزراندن و دابینکردنی بژێوی بۆ خەڵک بکرایە یەکەم بەم قەیرانە نەدەگەیشتین دووەم پێم وابوو تەسەور ناکەم لەوانەیە کاک عامر ئێستا لێرە نەبووە و دامەزرای موچەی هەبووایە بۆیە لە کۆمەلگادا ئەو ئەوەی گەندەڵی دروست کرد ئەوەی گەندەڵی بەم شێوەیە تۆخ کردەوە ئەوەی ئامرەکانی زیا کرد ئەوەی کچێکی لە کەلار وای لێکرد شێت بێ و کە دەرچووی زانکۆیە ئەوەی کە ئەم هەموو دەرچووی زانکۆی خستە ناو ئیشی دەلاکی و لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئیشەکان ئاسنگەری و دانەمەزران و چاوەڕێی فۆرم کرد ئەوەی شێتی و پارتیە ئەو سیستمەیە کە لە ڕابردوودا ئەو سیستمە چێ پیادەی کردووە یەکێتی و پارتی دەسەڵاتدار بنتیدا بەڵێ ئەو سیستمەیە کە لە 23 ساڵی ڕابردوودا ئاوا پیادە کراوە و ئەو قەیرانە هەموو قەیرانەکان کە بەم شێوە ئێستا لە ئێستادا کەڵەکە بوون بەڵام ئێوەش پێشووتر ئێمە لە 25 حوتی 2009 داخلی پرۆسی سیاسی بووین وەکو بزوتنەوەی گۆڕان ینی پێشتر ئێوە بەشداریتان نەکردەوە بەڵام کەسە دیارەکانتان کەسە من لەسەر شخص قسە ناکەم من لەسەر کەواتە ئێوە بەرپرسیایەتی سەرەکیتان بەرداکەوێت لەوەی کە خەڵک ئێستا دانەمەزرێ بەڵێ ئێمە بەرپرسیارەتی و بەرپرسیارەتی دەگرین ئەستۆی خۆمان و کاریشمان بۆ کردووە لەسەر ئەوەی کە یەکەم ئەوەی کە بۆم باس کردی چۆن جارێ ئەو خەرجیانە کەم دەکەیەوە خەرجی زیادەکان دووەم چۆن کۆنتترۆلی داهاتی ئەم وڵاتە دەکەی کۆنتترۆلەکە لە ڕێگەی سیستماتیکە ئەمە بەڵگەیەکە لیستی ناوی ئەو کارگە و پاڵێوگانەی کە غەرامە کراون بەڵام غەرامەیان ندا بۆ کێی لە پشتا نازانم ئەو چ پەیوەندێکی بە ئێوە ئەمە داهاتە گەڕێتەوە بۆ وڵاتە کە ئەم داهاتە گەڕاوە بۆ ئەم وڵاتە دەتوانی دەرچووی دانەمەزرای پێ بکەن توانی کردی تایبەتی پێ دروستکەی کارگەیەک بکەیتەوە لە شوێنێکە لە ژێر چاودێری حکوومەت شرتنیە تۆ کرد باش ئەو بەڵگەیەکی بۆیە نایتەوە بەڵگەیەک بە ئیمزای ئەمە بەڵگەکەی خۆیەتی با ناوەکان نەڵێ بەڵگەیە بە ئیمزای ئیماد ئەحمەد جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسی لە کۆمەڵێک بەڕێز کرد کە خانەنشین کراون کە گەڕاونەتەوە لیستێکی ماشەڵڵا زۆر گەورەشە 150 ئەوە تایانی بەرپرسیایەتی ئەڵێ بەڵێ بەرپرسیایەتی ئەوان بوون ئامرەکانیان نێشتووە داببەسرێن ئێستاش ئەرکی ئەمانە ئیش لەسەرەوە بکەن ئێوە ئیشمان کرد ئەمە ئیشەکەمانە ئەوە ئیشەکەیانە ڕۆژ ڕۆژێواری گوزرانی خەڵک خراپترە ئێستا قەیرانەکان لە زیاتر قوڵتر بووە لە جاران زۆر زیاتر قوڵتر بوو ئێستا بۆ حکوومەتی یەکێتی و پارتی ئەو قەیرانەی کە دروستیان کردووە لە ماوەی ڕابردووە و ئەو خواسانەی کە خەڵکی بوو من ئەتوانم لە خۆپشاندانەکان و ئاماژەی پێ بکەم خەڵک نەبوونی کارەبا ئەو سوتەمەنی ئەمە خواستی خەڵک بوو دابەشنی داهات بە شێوەیەکی یەکسان نێشتنی دەستی حزبی لە دامەزراندنە بەڵام ئێستا بینی هەماشتە هەیە کە پێی ئەڵێ ئەگەر بە کەسێک بڵێ من دەم لەم بەڕێزا پرسم ئایەوە دەسەڵاتی ئێوەتانەیە بەرپرسێکی یەکێتی و پارتی بدەنە مەحکەمە لەسەرەوەی شتێکی نایاسایی کردوێ ئەتوانن ئێوە گەر نەشتوانن یان بتوانن ئەگەر لە بابەتەکە دەرنەچین باش ئەڵێ بەڵێ گەندەڵیان کردو بەڵام ئەی بۆ گەندەڵەکانی ئێمە چین بۆ چارەسەرکردنیەوە هەنگاوەکانی ئێمە ئەوەی باسم کرد لە وڵاتەدا لە هەموو وڵاتێکدا وایە مەسەلەن داهاتت هەیە و خەرجیت هەیە ئێمە لە خەرجیەکاندا ئەوەی کە لە ساڵانی ڕابردوودا دیارە بە شێوازی پرسەتێنان لە قوتی خەڵکو بە جۆرەها بەرگەل لەو بجێ ساڵانەدا کە دیاری کراوە کلوکەلەبەری تێدا بووە وەزاری دارایی دەستی کردو بە ئیزراعات بۆ ئەوی بڕێکی زۆر لەو خەرجێ ناپێویستیانە بگەڕێنێتەوە هەنگاوێکی ترمان چیە کۆنتترۆلکردنی داهاتەکە ئەمە کەمکردنەوەی خەرجی ئەمە ئەندامێکی فراکسیۆنی خۆمان کاگ عەبدوڕەحمان عەلی ڕەزایە لە پرسیارێکدا لە یادداشتێکدا ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە بەوەی کە یاسای ئەنجومەنی ڕاژە لە هەرێمی کوردستاندا کە ژمارە حوتی ساڵی 2011 ئەم قسانی ئێوە قەنەعات پێەکە تۆ چالکوانی بواری دانەمەزراندنی وەکو ناوی خۆت ناوە کە ناویشی دەگمەنە ڕەنگە بەس لە کوردستان ئەم ناوە هەبێ پرسیارەکە جێگای پێکەنی نژبێ بەلای هەنێک باشە پرسیارەکە ئەوەیە ئەم قسانی ئەمانەیکەن ئێوە وەریەگرن بە هەند قسە بەتەنێ ناتوانێ وەزی خەڵک بۆڕێ دەبێت کردەوەی لەگەڵ زۆر لە جێی خۆیەتی کاک محەممەد با مۆزوعەکەم تەواو باشە من یەوەلای تۆ بەڵام لا دوایە کردەوەیان پێەیە و ئەتوانن وام حکومەتە بن کە فراوانە ئەتوانێ کێشەی ئامرەکان کێشەی هەموو دانەمەزراوانە چارەسەرکە
ئەو ئێستا خەڵک تۆ زمان عڵی دانەمەزراوێکی بۆیە گەنجێکمان دانەمەزراوە هاتۆتە سەر کورسی بەرنامەی ئاڕاستەکان بۆی تعبیرکەی لە بۆچوونی ئەو هەموو دانەمەزراوەی کە ئێستا سەیر دەکەن ئەم قسانە ئێوە بە هەندوەریەگرن قاسەی بەتاڵ حکومەتی بنکە فراوان شەڕی داعش ئێوە بە هەندوەریەگرن بە هەندوەری ناگین ئێوە چیتانەوێت لەم حکومەتە ئێمە ئەمانەوێ حەقی خۆمانمان پێ بدەن و ئەگەر پێشمان نەدن وەریەگرین کە ئەمڕۆ دەنگمان پێدای چوویتە ئەو شوێنە سبەی و متمانێت لێسێنینەوە ئەگەر ئیش نەکەی زۆر باشە ئەو ئەڵێم قسانە هیچی ئێمە ناکە ئێمە ئەمانەوێت دامەزرین ئەمانەوێت بچین بژێوی ژیانی خۆمان یانی تۆ ئەوە گوەندام پەردەمانێ ئەتوانی بە گەنجێک بڵێ کە لات دانیشتۆ کولیەی تەواو کردووە بە عەباکەوە هاتووە بەجلی کرێکاریەوە چی پێڵی مافی خۆیەت و منیش پێم وانە کە قسە بچێتە گیرفانی هەموو هیچ کەسێکەوە بەڵام ئەو هەنگاوانێکە ئێمە دەستمان پێکردوە پێم وانە لە ڕۆژێک و دوو ڕۆژ و لە مانگێک و دوو مانگدا بەرهەمی هەبێ ئەوەی کە من پێم وتی کۆنتترۆلکردنی داهات ئێمە داهاتی سەرەکی ئێمە لە ڕێگەی نەوتەوەیە نەوت و غازەوە ئێمە تا کۆنتترۆڵی ئەو داهاتە نەکەین کە ئێستا دەستمان پێکردو لە ڕێگەی چەند پرۆژه یاسایەکەوە کە یەکەم پرۆژه یاسایان سندوقی داهاتەکانی نەوت و غازە لە هەرێمی کوردستان دووەم پرۆژە کۆمپانیای کوردستان بەرهەمێنانی نەوتە کەرتی نەوت ببوورە لە گەرمیانە تەمان کەرتی نەوت پێویستی بە ڕێژەیە کرێکارەیە و زۆربەی ئەو کرێکارانی کە لە نەوت کارەکەن کرێکاری بیانی کرێکاری خۆماڵی تەنها بۆ ئیشەلاوەکیەکان سایەخیە باش ئەگەر تۆ وەرگرم بۆیە بچمە لای کاکفایە تۆ چیەڵیت تۆ چیەڵی بەو لەشکرە زۆرەی کە ئێستا تۆ تعبیریان لێ یەکەی من ئەڵێم کاتی ئەوە نییە دانشن بێدەنگ بن کاتی ئەوە نییە دەرفەدەن بە هیچ دەسەڵاتێک کە مبەڕتان بۆ بێنێتەوە بۆ ئەوەی کاتەکانی تێپەڕێنێ پێچی ئەمانش بە هەمان شێوە دەسەڵاتێکی پارتی یاری بە کات بکەن بۆی کاتەکە زیاد باشە یەکێک لە چۆکانی زانکۆ دەڵێ کاتێتی هەمومان خۆپشاندا بکەین و شادەکانمان بسووتێنین تۆڵی چی من پێیان ئەڵێم کاتی ئەوەیە هەر هەمووتان یەک بگرن و ببنە هێزێک هەر دەسەڵاتێک لە بەرامبەرتان وەستا چۆکی بشکێنن چونکە کەم نییە لە گەرمیانە 4000 دەرچووی دانەمەزراو هەبێ کە 4000 خانەوادە ئەکا ئەگەر ئەمانە یەک بگرنەوە دابش بێ بەسەر شوێنەکانی تر لەشکرێکی گەورە پێکدێنێ تەسەور ناکەم ئەو دەسەڵاتێکی کە هاتوتە بەرهەم لەسەر دو قسە لای من دەڵێم لە 2005ەوە کاگعامر و کاگعامرەکان بۆ هەموو نەعەدالەتیەوە تەحملیان کردووە پێم وایە بتوانن ساڵێک دو ساڵێکی تریش تەحمل بکەن تا ئەوەی نەتیجەی کارنامەی ئێمەش دەربچێ بۆ خەڵک ئەمە بۆ هەر خەڵکی هێژار خۆوانەی دەرچووی زانکۆکانن هەر خەڵکی هێژار نین خەڵکی دەوڵەمەندیش باشە کوڕێکی بەرپرسێکم بۆ بێرەوە تەخەڕوجی کردی و دانەمەزرای محەممەد با مۆزەکەم داواکەم بێدەنگبوونیش دەنگ هەڵبڕین هەر ئەوە نیە تۆ لەسەر تەلەڤیزیۆن قسە بکەی یا لە ڕووی ئەعلام قسە بکەی یان کۆمەڵێک حاڵەت هەیە دیارە ئەو بێدەنگێش پێم وایە ئێمە کەوتوینە هەنگاونان بەرەو چاکسازی بۆ دوادێڕی خۆت دوادێڕی من ئەوەیە ئێمە بەدڵنیاییەوە بۆ هیچ هێزێکی سیاسی ناتوانانی لە ماوەی 6 مانگ یا ساڵێکدا حکوم زۆر کارنامەی ئەو هێزە بدەی بە شەرتێک لە قورسترین قەیرانی ئەمنی و قەیرانی داراییدا بێتە کابینەیەکەوە دوادێڕمەوەیە بۆ ئەو حیزبانی ئێستا لەسەر دەسەڵاتن خەڵک کاری لێتانەوێ خەڵک باوەڕی بە دروشم نییە ئەگەر پێشتر دروشمەوترا ئێستا خەڵک کاریەوە لەبەر هەمووتان بەژارن لەم قەیرانەیە زۆر باشە بڕیار لای ئێوەیە گەنجێک کە دانەمەزراوە بە جلوبەرژی دەرچوونەوە هاتووە بەس کرێکاری دەکات لەگەڵ ئەندام پەرلەمانێکە ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو ڕێزی محەممەد نووری قبوڵ بفەرمونون